خۆشەویستانێمان لە هەرکوێکەن جوانترین سڵاوتان لێبێت خۆشحاڵم کە ئەمڕۆژ لا پرۆگرامێکی نوێ بە شەوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان نابم هیوادارم هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت ئازیزانی ئێمە وەکو دەزانین کە 29 ساڵ تێپەڕۆ بەسەر یادی راپەڕینی گەلی کوردە و بێگومان ئەمڕۆ حەوتی سێ یادی راپەڕینی شاری سلێمانیە بۆیە هەر لێرۆ پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەت شاری سلێمانیەکە ئێمە دەزانین کە راپەڕین لە ڕانی دەواازەی راپەڕینەوە دەستی پێ کرد و دواتر وردە هەنگاوینە و پەلی کێشا بۆ هەموو شارە جێژەکانی کوردستان و پێکەوە گەلی کورد ڕاپەڕی لە دژی ڕژێمی بەعز ڕژەمی بازی ئەو کاتە و هەروە بێگومان ڕاپەڕی کۆمەڵێت دەستکەوتی زۆر گرنگی هەبوو کە بە بەردامی بازە دەستکەوتەکانی ڕاپەڕی نەکرێ و بێگومان ئەو ڕاپەڕینە بە بەڕابەرایەتیەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە بە توانا و قارەمانەتی پێشمەرگە دێرینەکان کە لەو سەردەمەدا لە شاخ و هەروە لە شار و سەران قەڵم بەدەستان هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان هەمویان بەشدار بوون لەم ڕاپەڕینەدا بە خۆشحاڵیەوە ئێمە هەموو ساڵێک لا پرۆگرامەکانمانە گرنگی با یادی ڕاپەڕی نەدەین میوانی زۆر تایبەت ئێنینە ستۆدیۆ بۆی باز لە بیرەوەرەکانی ڕاپەڕین و بازە دەستکەوت و هەروە گرنگی ڕاپەڕین بکەین بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کاک ئازاد سەرابی میوانە لە ستۆدیۆ لەگەڵماندایە کاک ئازاد کە هەمووکو نووسەر هەمووکو ڕاگەیاندنکار کەوکو نووسەر خاوەنی چەندین کتێبە کە دەربارەی مێژوو دەربارەی سەروەری و سەرکەوتنەکانی گەلی کورد لە کوردستان و لە شوێنە جێژەکانی کوردستان کتێبی نووسیوە لە هەمان کادا بەم تازەیەش ئەتوانی بڵین نوێترین کتێبی خۆی بڵاو کردوتە بە ناونیشانی ڕۆژمێری ڕاپەڕین لە ساڵی 1970 هەتا ساڵی 1991 واتە لە ئەنفالەوە هەتاکو یادی ڕاپەڕین هەموو نەهامەتیەکان و هەروە ئەتوانی بڵین هەموو شۆڕشەکان سەروەریەکان سەرکەوتنەکانی گەلی کوردی لەم کتێبەیان نووسیوەتەوە و بێگومان ئەم کتێبە گرنگی تایبەتی خۆی و کۆمەڵێک چیرۆکی زۆر کاریگەری تیا کە پێم خۆشە کاک ئازاد خۆی بۆمان باسکەوت و بازە ناوڕۆکی ئەم کتێبەمە بکە و هەروە کاک ئازاد یەکێک بۆ لە پێشمەرگە دێرینەکانیش و هەروە یەکێک بۆ لەو ڕاگەاندنکارانەی کە لە ساڵانی 90ەکانە لە ئێزگەی گەلی کوردستان ئەتوانین بڵین توانایەکی باشی هەبووە و هەروەیەکێک بۆ لەو کەسانەی کە وزێکی زۆر باشیان ناوە بە ئێزگەی گەلی کوردستان لەو سەردەمانەدا لەگەڵ پۆلێک لە هاوڕەکانی کاک ئازاد بەخێر بێت یادی ڕاپەڕین پیرۆز بێ یادی ڕاپەڕین لە ئێوە لە تێکڕای خەڵکی کوردستان پیرۆز بێ زۆر سپاس کاک ئازاد کاک ئازاد وەکو ئاماژەم پێکرد پێشمەرگەی دێرین ڕاگەاندنکار نووسەر هەموو ئەمانە بێگومان ئەزمونێکی گرنگ بۆ لە ژیانی تۆیە کە لە قۆناغە سەختەکانی سەردەمی ڕاپەڕینەوە تۆکو پێشمەرگەیەکی دێرین و پێش ئەوەش لە شاخ هەمووکو پێشمەرگەیەکی دێرین هەمووکو ڕاگەاندنکارێ لە ئێزگەی دەنگی گەلی کوردستان لەوەی کارە کردووە ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو مێژووە بێگومان کاتێکی زۆرمانەوێت پڕە لە سەروەری کۆمەڵێک شیرۆکی زۆر کاریگەری هەیە بەڵام پێم خۆشە ئەکسەر ڕاستەخۆ بینە سەر کتێبەکە لێو ئەگەڕێنەوە بۆ چیرۆکەکان و بۆ ڕابردوش زۆر باشە کتێبی ڕۆژمێری ڕاپەڕین کە بڕیارەدا کام کتێبە بڵاو بکەیتەوە و هەروە ئەم کتێبە ئەو چیرۆک و نەهامەتی و هەروە سەرکەوتنەکان و شۆڕش و هەموو ئەمانەی لە خۆ گرتووە لە ئەنفالەوە هەتاکو ڕاپەڕین چۆن بڕیارەدا کام کتێبە بڵاو بکەیتەوە و چۆن بڕیارەدا کە بینوسی ئەو بابەتانە لە خۆ بگرێت ئەو قۆناغە بۆ خۆی قۆناغی ئەنفال تاکو ڕاپەڕین قۆناغێکی سەختە و قۆناغێکی دژوارە وەکرێ بڵێن بە تێکڕای ساڵانی شۆڕش ئەو 2 ساڵەی دوایی ئەنفال تا ڕاپەڕین سەختترین قۆناغی بوون کە گرنگ بوو لە دوای ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئەنفالدا پاشەکشەی کرد بۆ سنوورەکان دەستە بژێرێک لە هێزی پێشمەرگەی کوردستان بە پارتیزانیمانەوە و هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو دەستە بژێرە تەسلیمی ئەو واقعە نەبوون کە هاتە پێشەوە کە حکوومەتی لە ناوچووی عێراق بە زەبری هێز و سوپایەکی زۆر کە دوای وەستاندنی شەڕی عێراق ئێران هەمووی لە کوردستان مۆڵدا بوو بۆ داگیرکردنەوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگە هێزی پێشمەرگە تەسلیمی ئەو واقعە نەبوو لە ناوچەکانیان مانەوە هێواش لەسەر سنوورەکان هێزی پێشمەرگە خۆیان ڕێکخستەوە و سەر لە نوێ تەشکیلەی تازە کرایەوە پێشمەرگەکان لە شێوازی مەفرەزەی بچووک مەفرەزەی 5 کەسی 6 کەسی تاکو 10 کەسی نێردرانە خوارەوە بۆ تێکڕای ناوچەکانی کوردستان تا لێرەوە جارێکتر
درێژە بە شۆڕش بدەنەوە و پەیامی شۆڕش بەرز ڕابگرن و بە شکست بێنن. یعنی ئەکرێ بڵێن هێزی پێشمەرگەی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبەرایەتی جەنابی مام جەلال ئەو فەلسەفەیان پێچەوانە کردەوە کە ئەڵێ شۆڕش و خەڵک یا پێشمەرگە و خەڵک وەکو ماسی و ئاوان بەبێ یەکتری ناژین. بەڵام لە دوای ئەمفالەوە هێزی پێشمەرگەی کوردستان کە ماسیەکە بوو یا ئاوەکە بوو هەچکامەکان ئەشوبهێنی لە چۆڵەوانی و بەبێ خەڵکیش مان و ژیان و درێژیان بە ژیاندا و بگرە مەحاڵیان گۆڕی بۆ سەرکەوتن. باشە بینە سەر ناوڕۆکی ئەم کتێبە. بڵێ جا من هەرویستم ئەوە باسکەم کە فعلەن گرنگی نووسینەوەی ئەو قۆناغا لەوەدایە کە زۆر سەختە زۆر دژوارەوە ینی لە هەندێک لە نووسەران و قەڵەم بەدەستان و قۆناغانیان تا ڕاتێک نووسی بێتەوە ئەتە بە شێکی بەردامی بەڵام پچە بەڵام گرنگی ئەم کتێبە لە چییە و هەروە جیاوازی ئەم کتێبە لە چاو کتێبانێک کە لە ماوەی ڕابردوودا بڵاوبوونەوە دەربارەی شۆڕش و قۆناغەکانی گەلی کوردو و هەروە هەموو ئەو ڕوبەڕووبوونانەوەی پێشمەرگە بەرامبەر بە ڕژەمی بەعەز گرنگی ئەمە جیاوازیمە لە چییە؟ بەڵێ جیاوازی ڕۆژمێری ڕاپەڕین لەوەدایە من تێکڕای پارتیزانەکانی کوردستانم نووسیوەتەوە بەشێک لە پێشمەرگە پارتیزانەکان مێژووی خۆیان نووسیوەتەوە بیرەوەرەکانی خۆیان نووسیوەتەوە یان لە دەیان چاوپێکەوتندا پێشمەرگە دێرینەکان یا ڕێخستنە دێرینەکانی ئەوسەر لەمە ئاماژەیان بە گرنگی ئەو قۆناغەداوە بەڵام گرنگی ئەم کتێبە لەوەدایە هەرهەش قۆناغەکەی ئەمفالمان نووسیوەتەوە وەکو سەردێکی مێژوویی و زائیدەن تێکڕای پارتیزانەکانی کوردستانمان نووسیوەتەوە لە هەموو ناوچەکان جا بڵێن لەکوێ پارتیزانەکانی کوردستان هەبوون یانی ڕەنگە بەشێک لە خەڵک پێیوا بێ یەکێتی نیشتیمانی هەرچەند مەفرەزەیەکێ بۆ نا سەرەتا مەفرەزەکان لە گەرمیان ئەمێننەوە لە گەرمیان مەفرەزەکانی شەید حەمەڕاش شەید حەمەئاخا شەید سەید جەوهەر کاک عوسمانی حاجی مەحموود کاک کەریم چاوەڕەش و کۆمەڵێک پێشمەرگەی دیکە لەگەڵ ئەواندا ئەمێننەوە لە گەرمیان هەر نایەن بۆ سنوورەکان ینی هێزی پێشمەرگە پاشەکشاکە خەڵکی کوردستان ئەمفالەکرێ بەڵام ئەمان لە شوێنی خۆیان ئەمێنەوە و ئازوقە و پێداویستی و خواردەمەنی لەو دێهاتانە کۆئەکەنەوە کە ڕوخێنراون یا چۆڵکراون درێژە بەمانەوەی خۆیانەدەن ئەمە ئەبێتە نەمەتێکی زۆر باش بوو ئەوەی بۆ تێکڕای ناوچەکانی تر پارتیزان یا پێشمەرگە بنێردرێتەوە لەسەر شێوازی پارتیزانی لە شارباژێڕی تەخت و سەخت لەوێ چەند مەفرەزەیەکە بووە لە کەرکووک مەفرەزە هەبووە هەر لە لێوارەکانی کەرکووک لە پەنا هەناسەی ڕەبیەکانی ڕژەمدا مەفرەزەکەی شەید ئاکۆ سوور لەگەڵ هەش پێشمەرگە لێ ماونەوە لە خاڵخاڵان بە هەمان شێوە کاک هیوا ڕەش و کۆمەڵێ پێشمەرگەی تر ماونەوە لە دەشتی کۆیە بە هەمان شێوە مەفرەزەی پارتیزان هەبووە لە کاروخ لە چیای کاروخ لە سۆران لە هەریر لە خۆشناوەتی چەندین مەفرەزە هەبووە بە سەرپەرشتی شەهیدی سەرکردە حەسەن کوێستانی دوای ئەوە ڕەحمانی حاجی خدر وەرتی یەکێک لە لێبسراوی وحدەکان و پارتیزانەکان بووە لە کاروخ و مەفرەزەکانی عوزێر فەقیانی و کۆمەڵی مەفرەزەی دیکە دکتۆر ڕێبین ئەمانە لەو مەفرەزانە بوون کە لەو سنوورانە ماونەوە شەید جەلال حاجی یەکێک لە قارەمانەکانی ڕاپەڕین و یەکێک لە سمبولەکانی پارتیزانیە لە بادینان ینی لە دوای ئەوەی کە مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1970 ئەچێتە بادینان لەوێ داستانی گەورەی کانی ماسی تۆمارەکەن و قۆناغی ئەمفال قۆناغی هەشت ئەگاتە بادینان هێزی پێشمەرگە و مەڵبەندی بادینان پاشەکشە ئەکەن بۆ سنوور ئەچنە دیوی ئێران بەڵام لەوێ جارێکی تر خۆیان ڕێگەخەنەوە یەکێتی نیشتیمانی لە قوڵایی بادیناندا دوو مەفرەزەی پارتیزانی هەبووە کە تاک و ڕۆژەکانی ڕاپەڕین لە سنووری بادینان ماونەوە یەکێ لە مەفرەزەکان بە فەرماندەی شەید حەسەن سەلیم و کاک تۆفیق چەلک و کۆمەڵێ قارەمانی تر ینی ئەم مەفرەزان ئەو پارتیزانان کە لەو سەردەمەدا بەڕابەراتیکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو سوچێک و شوێنێکی کوردستان بڵاوبوونەوە ئەمە تاڕاتێک ئاشکرا نەکراوە یاخود بۆ نمونە ئەم جیلەی ئێستا لە ڕابردووشدا باز نەکراوە خەڵک کە زۆر جار باز نەکراوە یاخود گرنگی پێ نەدراوە تا ئەم لە کتێبەی هەموو وردەکاریەکان زۆر بازەکەی مەسەڵەن ئەڵێن پارتیزانەکانی کوردستان زۆر جار بە شێوەیەکی گشتی بازەکرێ بەڵام پارتیزانەکان لە تێکڕای ناوچەکانە بوون مەسەڵەن پارتیزانەکانی هەولێر
ئەوانیش نەچوونە ئێرانەوانی دوای شەڕەکانی سەرکردایەتی و پاشەکشەی مەڵبەندی سێ بۆ سەر سنوور شەهید ڕێباز لەگەڵ کۆمەڵێک فەرماندە و پێشمەرگەی تر کاک جەلال ئیلێنجاخی و کاک بورهانی سعی سۆفی هەموو ئەمانە بە فەرماندەی شەهید ڕێباز دابەزینەوە سنوورەکانی هەولێر بۆ بەڕانەتی بۆ قەرەچووخ بۆ دەشتی هەولێر و بۆ ڕۆژهەڵاتی هەولێر و منتیقەی ئیلێنجاخ و حاوی ئیلێنجاخ و هەموو ئەو ناوچانە پارتیزانەکانی هەولێری لێبوون دوای کشانەوەی پارتیزانەکانی هەولێر بۆ پشوویەکی کاتی لە ساڵی 89 یا لە کۆتاییەکانی ساڵی 89دا مەفرەزەیەکی تر دێتە جێگەیان مەفرەزەی شەهید هاشم شمامچی بەداخەوە ئەوان لە کاتی گەیشتنیان بۆ سنووری هەولێر هێزێکی داگیرکرد ئەچێتە سەریان پێشمەرگەیەکی تر و شەهید هاشم شەمامکی شەهید هەبنیانی لە تێکڕای ناوچەکاندا مەفرەزەی پارتیزان هەبووە و ژیانیان زۆر قورس بووەوە بە کولەمەرگی بەبێ خواردن مەفرەزە هەبووە هەفتەیەک ڕێی کردووە بێ خواردن هەفتەیەک ڕێی کردووە بەبێ ئەوی بتوانێت سەعاتێک کاتژمێرێک دوو کاتژمێر پشوو بدا نان بخوا ئیسراحەت بە گیانی خۆی بدەیانی بە بەردەوام حکوومەتی عێراقیش بە دوای هێزەکانی داگیرکەر بە دوای هێزەکانی پێشمەرگە و مەفرەزە پارتیزانەکان بوون بۆی بیان خەنەدا و شەهیدیان بکەن و ئەو بزوتنەوەیە بە تەواوەتی خەفە بکەن بەڵام ئەویان بۆ نەکرانی تۆ دیقەت بە سەدام حوسێن ساڵی 89 دوای ئەوەی کە لێبوردنی گشتی دەرەکە باشە ئەچێتە دوهۆک تفەنگێکی پێەیە بڕنەوەیەکی پێەیە بڕنەوەکە ئاتەقێنەیە ئەڵێ ئیتر پێشمەرگە نەما لە کوردستان جارێکی تر گوێتان دەتەقە نامێ لە شیمال بە زمانی خۆی هەر ڕۆژێک دوو ڕۆژ دوای ئەوە پێشمەرگەکانی گەرمیان لە قوڵایی گەرمیاندا شەهید حەمەڕەش و پێشمەرگەکانی دیکە لە قوڵایی گەرمیاندا لە دوو شوێنی جیاواز لە ڕەبیە و مۆڵگەکانی داگیرکەرە دەن وەکو وەڵامێک بۆ قسەکەی سەدام حوسێن کە پێشمەرگە ماوە و پێشمەرگە هەر زیندووە و هەر ئەمێنێ لەبەرەوە قۆناغە بەڕاستی قۆناغێکی زۆر سەختە قۆناغێک بەبێ نان بەبێ ژیان بەبێ پێداویستی بەبێ پێخەفی باش قۆناغێک بەبێ دکتۆر مەسەلەن شتی زۆر سەرەتاییان پێ بووە حەبێک دوو حەب دەرزیەک ئەویش وردە وردە کە تۆ کەس نەیە مثلەن هاوکاری بکا بۆ ئەوە ئەمانەش نامێنن بەڵام خۆشبەختانە دوای ئەوەی پارتیزانەکان ئەمێنەوە بە تایبەتی لە ناوچەی گەرمیان دوایەوەی ڕێکخراوی سلێمانی لێرە خۆی ڕێگە خاتەوە ڕێکخراوی سلێمانی پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ پارتیزانەکان دروست دەکەن مثلەن کاگازاری سەگرمە کە بریندارە بێ لە گەرمیان پارتی ڕێخستنەکانی ناو شارن ئەڕۆن ئەیهێن و ئەیبەن بۆ بەغدا چارەسەریەکەن تۆ دیقەت بە لە ساڵی 89 بچیت یا لە کۆتاییەکانی 88 بچیت فەرماندەیەکی وەکو کاک ئازادی سەگرمە بەریت بە ڕەبیەکانی بە سەیتەرەکانی دوژمنە بیبی بۆ بەغدا لە بەغدا بێڵیتەوە عملیاتی بۆ بکەیت چارەسەری بۆ بکەیت دووبارە بێنیتەوە بۆ سلێمانی لە سلێمانی بینێریت بۆ قەڵازێ لە قەڵازیەوە بینێریتەوە بۆ ناو هێزی پێشمەرگەی کوردستانەوە ورە و قارەمانێتی و لێ هاتووی ڕێخستنەکانی ناوشار و بە تایبەت ڕێکخراوی سلێمانی بووە کە پڕە لە پیاوی قارەمان پڕە لە پیاوی بەگەڕانەوە ینی ئاسانە چیرۆکەکە بە ئاسانیەتە بەچا بەڵام خوار خۆی ئەزانێت کە پێشمەرگەکان یاخود پارتیزانەکان لەو سەردەمە چۆن ژیاون چۆن هەوڵیان ناوە کە بۆی بمێن و بەرگری لە ئێمە بکەن لە خاکی کوردستان بکەن کاگەزات ئەگەڕێمە بۆ لای تۆ بەردەوامی لە گفتوگۆکانمان خۆشەویستانی ئێمە دەچین لە لای ناوبڕێکی کورد و بەردەوام بین. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان
بەڵێ خۆشەویستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانەکەم کاک ئازاد سەراوی کاپەکەوە گفتوگۆمان کرد دەربارەی کتێبی ڕۆژمێری ڕاپەڕین گفتوگۆکانمان بەردەوامی پێین کاک ئازاد دیارە ئەو هەموو ئەو بابەتانی کە بۆ ئێمە باس کرد پێشناوبەڕ هەمی بابەتی زۆر سازڕاکێشن هەمیان چیرۆکی زۆر کاریگەرن کاتە تۆ کە کاتێکم کتێبە و نووسیبە گەڕانێکی زۆر باش و وردت کردو خۆمەکو نووسەرێک کاتوان بڵێ ئەزمونێکی زۆر باشیشەیە لە بواری نووسینە و چەندین کتێبی زۆر گرنگ و باشت هەیە هەموو ڕاگەاندن کارێکیش کە ئەمە زیاتر لە پیشەکەی خۆتەوە نزیکە ئەمە زیاتر ڕێگە خۆشکەر بە بۆ تۆ بۆی بەدوای ڕووداوە ڕاستی و هەروە لە دەمی کەسایەتەکان و خۆیان ئەوانەی کە لە ژیانە ماون واروە چیرۆکەکان لە دەمی ئەوانە بگێڕیتەوە ئەوەی کەماوە تۆ بۆی کە باسی کەینەوەی کە گرنگە باسی کەین باسی پارتیزانەکانمان کرد هەروە بێگومان ڕاپەڕین کارێکی دەستە جەمعی بواتە هەروە بە ئاسانی و بە هەڕەمەکی نەکرا پێشمەرگەکان پارتیزانەکان بۆ نمونە ڕێخستنەکان هەموو ئەوانە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕێگاندن کارەکان لەو سەردەما ئێزگەی گەلی کوردستان سوپای ڕزگارکردنی کوردستان هەموو ئەمانە پێکەوە کاریگەری و گرنگێکی زۆریان هەبوو ئەوەی کەماوە تۆ کە باسی کەین دەربارەی کتێبەکە چیکە بە گرنگە پارتیزانەکانە وڵا نەزانم پێم وایە پیرەمەگرونم باز نەکرد پارتیزانەکانی ڕستی سوورداش لە پیرەمەگرون یەکێکی تر لە ئەو ناوچانەیە کە پارتیزانەکان شەید خەریب هەڵەدنی کاک عوسمان سێدەری عوسمان جێچینەیی یادی بەخێر و کاک حەمە سنگری و هاوڕێیانی تر لەوێ ینی لە سنووری کاک فەریق هەڵەدنی سنووری پیرەمەگرون و چیای پیرەمەگرون و ئەردوگای پیرەمەگرونیان کردبووە مەکۆی پارتیزانەکان یەکێک لە چالاکی هەرێ بەناوبانگەکانی سەردەمی ئەمفاریش لە مانگی دووی ساڵی 1970 چالاکی سەرگەڵ و بەرگەڵووە کە بە فەرماندەی شەید غەریب هەڵەدنی لەوێت چالاکیەک لە بن لوتی ڕەبیەکانی حکوومەتی داگیرکەرە ئەنجامەدەن دایان کەلاکەن لێ خەنجگە لە چەندین چالاکی ترکە لەوێ لە شێوازی دروستکردنی مین لە قوتودا و نانەوەی لەسەر ڕێگاکانی لەسەر ڕێگای ئۆتۆمبیلێ سەربازەکانی حکوومەتی عێراقی و پیاتەقینەوەیان ئەوانیش بەڕاستی ڕۆڵی زۆر گرنگیان بینیوە. من پێشەوەی بچمەسەرەوەی کە بەشێکی تر لە کتێبەکە سوپای ڕزگاری کوردستانە کە باسم لێ کردووە ئەمەوێ بیرم نەچێ بەڕاستی ڕۆژمێری ڕاپەڕین لەلایەن بەڕێز کاک ئاکۆغەریب بەڕێوەبەری مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکەوە پشتگیری لێکراوە و پێداویستەکانی بۆ دابین کراوە و لە ڕووی مادی و معنەویەوە کاگاکۆ زۆر سوپاسی یەکەم بەڕاستی زۆر دڵسۆزانە و زۆر کوردانە و زۆر یەکێتیانە پشتگیری ئەو کتێبەی کرد و پشتگیری ئەو پرۆژەی کرد و هەرکردی بە پرۆژە و کتێبی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڵێ هەر لەوێ کاک دڵشاد کاک کۆبین بڵێ کاک دڵشاد کاک کۆبین و مامۆستا شکار کە دیزایانی بەرگی کتێبەکەی بۆ کردو ناوە و دەرەوە ئاشناخان ئاشنا لێر یەکێک لە بێژەرە دەرینەکانی ڕادیۆگەری کوردستان تایپی کتێبەکەی بۆ کردووم و کاک سەروەر ئیشوکاری MCD بۆ کردووم کاک ئارام لە ئیداری ئەوێ هاوکاری کردووم کاک مەلا بەهادین بە هەمان شێوە لە کتێبەکە ئەمەش بڵێن بەدەر لە کتێبەکە سیدیەک لەگەڵ کتێبەکە هەیە هەر بە ناوی ڕۆژمێری ڕاپەڕین ئەم سیدیە 132 تراکە 132 تراک لە هەموو ئەو پیا هەڵدان و پەخشان و هەڵمەتەکانی ڕاپەڕین و ڕزگارکردنی شار و شارچکەکانی کوردستان ئەوانەی لە ڕۆژانی ڕاپەڕین لە ڕادیۆ گەلی کوردستانەوە وتراون لەم سیدیەدا بەشێکی باشی بەردەستاکرێ بڵین هەمووی ئەو ڕۆژانە نەپارێزراوە بەپێی بەهۆی ئەو ڕووداوانەی کە بەسەر ئەو وڵاتەدا هاتوون بەڵام ئەوەندەی لای من لە ئەرشیفی خۆمە پارێزرا بوو کردومەتە سەر ئەم سیدیە لەگەڵ سێ چالاکی پارتیزانەکان چالاکی سەرگەڵ و بەرگەڵ و چالاکیەکی تیپی شێوانە لە گەرمیان و چالاکیەکی تری پێشمەرگەکانی گەرمیان لە نزیک فری و حەمرین و ئەوانە هەر ئەو چالەکەی کە باسم کرد بڵێ ئەو سێ چالەکەی یەکەمی بەدەنگی کاک فەراسەنگاویە ئەوەی دوای ئەمفال و ئەوانی تریشی دەنگەکان کاک باست حەمە غەریبە و کاک فەراسەنگاویە دووبارە لە ڕاپەڕێنەوە کاک چیایە دیارە
خەڵکی تریشەیە منداو لێبوورنەکەم ئەگەر نەزانم ئەوانەی عەرەبی و چکە لێرەدا هەر بەتەنها کوردیەکانی تیانەیە عەرەبیش و تورکمانیش و هەتا بە ئینگلیزیش ڕادیۆگەری کوردستان لە ڕۆژانی ڕاپەڕیندا پەیامی ئەدا و چالەکەەکانی زۆر گرنگە هەم کتێبەکە هەم سیدەکە هەموو ئەو دەنگ و ئەو پەیاما و ئەو دروشمانێکە لە سەردەمی ڕاپەڕینەوەکو کاگازات باسی کرد هەمووی لە خۆ ئەگرێت کاگازات کاتی پرۆگرامەکەم کەمی ما بێ بە خێرایی باسی سوپای ڕزگاری کوردستان بۆکەم سوپای ڕزگاری کوردستان دوای ئەمفال دروست بووە ئەو سەردەمی هێزی پێشمەرگە پاشەکشاکە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی باز لەوە ئەکات کە ئەبێت هێزێک دروستکەین لە ناوخۆی کوردستاندا کە جێگەی هێزی پێشمەرگەی کوردستان بە جۆرە لە جۆرەکان بگرێتەوە ساز و ئامادە بێ دیارە بەرنمەیەکی زۆر وردی بۆ دانراوە من لێرە هەم بەرنمەکەی نووسیوەتەوە و هەر نوسخەیەک لە بەرنمەکەش مابوو ئەوەی شاخ لێرە دووبارە دام ناوەتەوە وەکو بەڵگەنامە سوپای ڕزگاری کوردستانی ژەکردڵین داینەمەی ڕاپەڕێن بۆ دوای ئەوە سوپایە فراوانترەکرێ بۆ پەیوەندیکردن بە شانە چەکدارەکان و بە ئەفواجی خەفیفە و بە خەڵکی کۆمەڵایەتی و بۆ پێشمەرگە دێرینانی کە تەسلیم بوونەوە لە دوای ئەمفال بە ناچاری و لە ناو شارەکان بوون جاریکە ڕێکخراونەوە هەم لەلایەن ڕێخستنەکانەوە هەم لەلایەن سوپای ڕزگاری کوردستانەوە هەم لەلایەن سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵێ تۆ پرسیارەکە بکە دەسەکانە خۆش کاگازات پێم خۆشە بێگومانم کتێبە کۆمەڵە چیرۆک و بەسەراتی زۆر کاریگەر و ناخێژەن لە خۆگرێت خۆشێکێک لەو چیرۆکانێک کە زۆر کاریگەریشی بەسەر خۆتەوە بەجێ هێشتۆ لە کاتی نووسینی ئەم کتێبە و گێڕانەوەیدا یەکێک لەو چیرۆکانەمان بۆ باس بکەیت چیرۆکی زۆر حەزینی تایە چیرۆکی زۆر خوێنەر خۆی بخوێنێت چیرۆکی تایە پڕە لە خۆڕاگری مثل منەوانی کە زۆر کاریگەر بوو لەلام بەداخەوە شەهید بوونی ژمارەیەک پێشمەرگە بوون کە ئەم دیاردانەژە ناو شۆڕشە ئەو سەردەمانە کەم تا زۆر شتی لەو بابەتە هەبووە شەهید بوونی کۆمەڵێک پێشمەرگە لە مەفرەزەکەی شەهید مەحموودی مامە عەزا لە ئەو کاتانە کە لە قەراخ مابوونەوە لە نزیک دەربەندی خانەوە حاڵەتێکە زۆر حەزینە و چیرۆکی خۆڕاگری پێشمەرگەکانی گەرمیانەگەن باس بکەین کۆمەڵێک پێشمەرگەی قارەمانی گەرمیان لە مەفرەزەکەی کاک عوسمانی حاجی مەحموود لە شوێنێکە گیرە خۆن حکومەت تەمشیتیان بۆکە ئەچنە کونێکەوە کونێکی زۆر بچووک هەر چۆنێ بێ شەشەو پێشمەرگەی جێگەی تیا بێتەوە لە سعات حوتی بەیانیەوە ینی تاک و ئێوارە سوپا و کۆپتەر و جێیش و جاش ئەکرێ بڵێن لە دەوری ئەو کونەیە کە پێشمەرگەکانی تایە ئەم حەو پێشمەرگەیە چوونە کونەکەەوە کە تۆزێک عسکەر و جاش دوور ئەکەونەوە لە دەوروبەری کونەکە ئەمان هەوڵەدەم بەقەمە ناو کونەکە هەڵکەنن بۆی فراوانتر بێ جێگەی پێشمەرگێکی تری تیا بێتەوە یا بتوانن کەمێک بە ئیسراحەت دانیشن جارێک یەکێک لە پێشمەرگەکان کە لە دەمی کونەکەیە کە سوپاکە ئەبینێ دێتە ژوورەوە ڕادیۆیەکی پێبێ ڕادیۆکە بەجێ دێڵێ لە بەردەمی کونەکەیە ئەسکەر دێن بۆ سەر دەمی کونەکە هێندەی ئەمێنێ بێنن ناو کونەکە و پێشمەرگەکان ببینن بەڵام ئەسکەری کە دێ و سەربازە ڕادیۆکە ئەبینێ ڕادیۆکە هەڵەگرێ هاوار بۆ برادەرەکانی یەکاڵێ ڕادیۆ ئەو دەرێ بە بۆنی ڕادیۆکەوە ئەڕات لە کونەکە دوورەکەوێتەوە ینی هەتاکو مەفرەزەکە ئەڵێن بەیانی ئێمە لە کونەکەیە بووین لەوێت چامان لێنە چاکە کە دوای تڵپەکەی ئەڕێژن لە وڵاترەوە کە جاشەکان دێنە سەر کونەکەدا ئەنیژن ئەم دەست ئەدەن لە ئەرزەکەڵن ئەمە تڵپەی چایە ئێوەڵا ئەمە تەڕیشە دیارە ئەم بەیانی پێشمەرگە لێرە بووە هەتاکو یەکێک لە جاشەکان دیارە ڕۆحی کوردایەتی ئەوانە زاڵ بۆ بەسەرەوتوتی خۆزگە منیش لێرە بوومە ینی حاڵەتێکی زۆر حەزین و ئەوەیە ئەم حەو پێشمەرگەیە تاکو حوتی ئەوارە لە کونەیامێنەوە دیقەت بە لە حوتی بەیانی حەو پێشمەرگە ئاوا دانیشتون کاگڕەشی توکنی و کۆمەڵێک پێشمەرگەی ترە بن ئیتر حوتی ئەوارە کە دێنە دەرەوە و چۆن بێنە دەرەوە ینی زیاد لە نیو سەعات سێ چارەک ئەبێتەوە وەرزش بە قاش و بەدەست بکەی تاکو بتوانی هەستی تونجا جگە لە برسێتی و جگە لە حاڵاتێکی ناخۆش دوو پێشمەرگەش بە بەردەوام لە دەمی کونەکەیە بوون تفەنگیان پێ بۆ ئیتر کە بوو بەشەر بەڕاستی ئەمە زۆر سەختە تۆ بەدەم ئەیجێڕیتەوە ڕەنگە ئاسان بێ بەڵام لەو ڕۆژگارانەدا مەسەلەن کاگ حەمە ڕەشید توکنی و کۆمەڵی پێشمەرگە لەو ڕۆژانەیە کە هینە بێت کە حکوومەتی عێراقی
لێبوردنی گشتی دەرەکە ئەو فترێکی باشە بێ بۆی بڕۆن بە دوای خواردەمەنی و پێداویستیا بگەڕن. ئەسنە یەکێک لە چەمەکانی ئەوێ لە گەرمیانی خوارەوە دیمەنی زۆر حەزین ئەبینن. من پێم وایە یەکێک لەو دیمەنانە مامۆستا شێرکۆ بێ کەسیش کردێتی بە پەخشان لە یەکێک لە شعرەکانیە. ینی ئەچەند ماڵێکەیە کاگڕەشی هەر خۆیان ناسێ سێرەکە تراکتۆرەکان لەوێ بەجێماوە جلی کوڕەکەیان بەجێماوە و جلەکانی هەناری کچیان لەوێ بەجێماوە جلی زەرد و سوور و ئیتر کراس و هەموو ئەوانە حاڵەتێکی زۆر حەزینە. ئەچنە ئەشکەوتەکانەوە سیرەکەن مثلەن لە ئەشکەوتادایان کتێب بەجێماوە کتێبی دینی بەجێماوە کتێبی مەودەوی کتێبی بێکەس کتێبی قانع کە خەڵکی دەکەن هیان بۆ لێ حەشاریان داوە. مثلەن لە سنووری کۆتاییبان هەت کاتی پرۆگرامەکەم هاوکاران وڵە کاتی پرۆگرامەکە تاوا بۆوە لاشمانەوە بێکومان گێڕانەوەی ئەم چیرۆکانە بۆ من خۆی زۆر گرنگی یعنی پێم خۆشە گوێ لەم چیرۆکانە گەرم کامی و ڕووداوی واقعین کە بەسەر پێشمەرگە قارەمانەکان هاتووە دەستەکانە خۆش من هیوادارم خوێنەر خۆی ئەم کتێبە بەردەست بخات و وارووا بیخوێنێتەوە کە ئێستا بەردەستە کتێبەکە 902 لاپەڕێە ئەوەی تری بەجێدێڵین بۆ خوێنەر خۆی ئەمە ناتوانین ئێستا لە بەردەستە لە بۆزەخان لە هۆڵی مۆزەخانی سلێمانی بەڵێ لە سپەی لە یەکشەمەوە کتێبی ڕۆژمێری ڕاپەڕین لەگەڵم سیدێ جوانەیە لە کافێی مۆزەخانەی ئەمنە سوورەکە بەردەستە هەچ کەس ئەوێت دەستی کەوێت دەستەکان خۆش زۆر سپاس مادومان کردی. بینەرانی ئازیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش کرا هیوادارم بەدڵیە بێت و سووتان لە بینی بێت هەتاکو سبەینی هاوکارانم لەگەڵتانە بن ئێوارێکی خۆش بۆ کشلێکتان.